ئاڵای داعوا ئازیزانم تەسەور ئەکەن من جاری وا هەبووە بەهۆی سەفەرێکەوە جومعەم نەکردووە نەچوومەتە سەر مینبەر گوێم لە مامۆسایە گرتووە یا جاری وا هەبووە لە سەفەرا بوومە هەر فریای جومعە نەکەوتوومە تەسەورەکەی ئەو ڕۆژە هەموو ناخەم ڕەش بووە هەموو ژیانم تاڵ بووە ئەزانی بۆ چووکەم دابڕام لە موسڵمانان چووکەم ئەلەو پەیامە دابڕام کەوا ڕێگەی پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسسەلام ڕێگەی مستەفایە عەلەیهی الصەلاة وەسسەلام ومن أحسن قولا ممن دعا إلى الله کەس لەوە باشتر هەیە خەڵکی بانکا بۆ لای خۆی پەروەردگار کەس لەوە باشتر هەیە من هیچ کاتێ بەختەوەر نابم کە کاتێ بێدەنگ بم لە حەق هیچ کاتێ بەختەوەر نابم کە کاتێ وسکتم کرد وسکتبوونی من ئێستا گەیشتومەتە ئەو قەناعەتە یعنی خەفەت یعنی ژان یعنی مەراق یعنی پوکانەوەی من چونکەم کاتێک ئینسان ژیان بە خۆشی ئەگوزەرێنیە ئەو کاتەیەکەوە لەگەڵ خوایە تێکەڵ ئەبێ سوبحانەوە وتەعالە کەوا ئەم دڵەی ڕەبت بێ بەخواوە کە گەنجێدیەکەی بۆ خوا فرۆشت بێت قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين مردنت بۆ خوا بێ ژیانت بۆ خوا بێت ئەو کاتە تۆ مرۆڤی ئەو کاتە تۆ گەنجیت